ئازیزان بێگومان نەزانن هەر کەسێک هەر کەسب و کارێکی هەبێت پێویست دەکات کە ناوێک و ناونیشانێکی بۆ دیاری بکە. جا زۆر جار ئێمە سەرنجمان ڕائەکێشێت بەلای و ناوانەی کە زۆر زۆر تایبەتن، زۆر جوانن و هەروەها زۆر باشیش لەگەڵ ئەو پیشە و ئەو کەسب و کارە خۆی گرتووەتەوە. جا چۆن ئەم ناوانە دیاری ئەکرێت بە پێی کامێک لە پێوەرەکان و ئەم ناو دیاریکردن بۆ کەسب و کار تا چەند گرنگی هەیە؟ ئەمە بابەتێکە بجێ هەڵێن بۆ بەڕێز دکتۆر خالید حەیدەر کە بەڕێزان پرۆفسۆری یاریدەدەرن لە بەشی ئابووری زانکۆی سلێمانی. دکتۆر خالید سڵاوی لەبێ زۆر بەخێربێت. زۆر بەخێربێت دکتۆر کورسەکە بەدڵ زۆر ئاورتم مرتاحم وتم ئەگەر کەسێکی 100 کیلۆ بێت چی بکە لێرە مەرج دابنن بۆ کێش ئەو کەسێکە بێتە میوانی جەنابتان. ئەمانەوێت لە بیریان بێتەوە کە کێشیان زیای کردووە یا کەم. بەتەکید بەخێربێت سەرجەم. دکتۆر خالید هەر سەرەتا با لەمەوە دەست پێ بکەین کە ناو بۆ پیش و کەسب و کارێک تا چەند گرنگی هەیە؟ زۆر سپاسەکەم بەنای خۆی بەخشندە مێرەبان جژنی قوربان لە ئێوەی بەڕێز پیرۆز بێ لە بینەرە ئازیز و خۆشەویستەکان. خۆی بۆەوەی بابەتێک من بۆ جنابتان ڕوون بکەمەوە بۆەوەی برادران و هاوڕێیانمان لە بواری کارگێڕی گلەیەمان لێ نەکەن، من ئەکرێ پرسیارەکەی جنابتان ببەستمەوە بە بواری ئابووری تا چ ڕادەیەک دەستنیشانکردن و دیاریکردنی ناوێکی شیا و ئەبێتەوەی سەرکەوتنی پرۆژە و قازانجی دەست بکەوێ فرۆشتنی زیاد بکات. ئەوانە بەو شێوەیە بەتەکید یەکێک لە هۆکارە زۆر سەرەکیەکان بۆ ئەوەی کە هەر پرۆژەیەک بێوێن ینی لە بازار ئیش بکات و سەرکەوتوو بێوێ ناوێکی شیا و هەڵبژێرێ. ناوەکە تا ڕادەیەک ناوێکی گشتگیر بێ بە تایبەت ئەگەر بمانەوەی ئێستا لەم کاتەوە لەم سەردەمە باس لە بوارێک بکەین کە یعنی بواری سوپەرمارکت بێ، بوارێک بێ کە فرۆشیار حەز بکە شتی زۆر بفرۆشێ تەنها تایبەتمەند نەبێ بە شتێکی تایبەت بفرۆشرێت یان نەفرۆشرێت. بۆیە لێرە ناوەکە گشتگیر بێ زیاتر ناوەکە معنای ئەو بابەتە بدات کە ئەو ئەیەوێ لە هەمان کات چێک بکە لە ئەتەرنێت وەکو سەرچاوێکی زۆر سەرەکی چێک بکە لە بەڕێوەبەراتی بنمونە کۆمپانیەکانمان هەیە یاخود شوێنانی تایبەت بە دەستنیشانکردنی ناو بزن ئەو ناوە هەیە نییە دووبارە بۆتەوە یان کۆمەڵێک مەرجە بۆ ئەوەی کە ناوەکە تۆمار مەرجی زانستی هەیە بۆ ئێمە کۆمەڵێک ناومان هەیە ئەبینین لە هەموو شوێنێک دووبارەکرد لە سوپەرمارکت هەمان ناوە، لە ساڵۆن هەمان ناوە، لە سەر تاشخانە هەمان ناوە، بۆ نمونە کۆمەڵێک چیا و گوند و ئەم جۆر شوێنە. ئەمە تەسەوڕەکەم ئەوە ینی خەتایی لاینی پەیوەندیدار بێ، یعنی ئەبێ ئێمە داتەبەیسێکی ئاممان هەبێ لە ئەو شوێنانەی کە پەیوەندیدارن بە دەستنیشانکردنی ناو ئیتر لە بواری کشتتوکاڵ بێ بۆ پرۆژێکی کشتتوکاڵی بۆ پرۆژێکی پیشەسازیوە بۆ بوارەکانی تر ناوەکان ئەبێ لە یەک نەچن بۆ خودی خاوەن پرۆژەکەش ئەوەی کە زۆر گرنگە ناوەکەی نابێت لە ناوێکی تر بوونی هەبێ لەو ناوە بچێت بۆ ئەوەی هەر کەسێک سێریم کە بنمونە وڵای ئەم ناوە لە شوێنێکی تر هەیە ئەمە تەقلید و چاولێکەری پرۆژێکی ترە لەبەر ئەوەی ئەو پرۆژەیە سەرکەوتوو بووە ئەمەش تازە دامەزراوە دەرەقەت و توانای نییە ناوێکی شیا و بۆ پرۆژەکەی خۆی دەستنیشان بکە. ئەمە هەمووی ئەبێتەوەی کە خەڵک لەو بابەتە لەو شوێنە لەوینە ڕابکاتیان باوەڕی بە بابەتەکە نەبێ کە پێچەوانەی ئەوەی کە پێویستە. پێچەوانەکە چییە کە ناوەکە سەرنجڕاکێش بێ، یعنی بنمونە تۆ جەنابەت بۆ بواری جلوبەر گوشتیوە ناوی پۆشاک بەکاربێنە بگورن من مەبەسم نییە دیعاە بۆ هیچ ناوێک بکەم بەڵام مەبەسمان ئەوەیە یاخود شیک بەکاربێنە بۆ بواری خواردەمەنی بێ سوپەرمارکت بێ شتێکیوە بواری خواردەمەنی زیاتر لەبەرەوە ڕبتی هەیە پەیوەندی هەیە بە ئینسانەوە یعنی بۆ وەکوتم ینی بۆ ئەوی نەبێتە دیعاە بۆ هەموو شتێک بەس من ناوی بنمونە ئەو بەڕێزانەی کە ناوی پارویان کردو بۆین دووبارەیەکەمە نەبێتە دیعاە بۆ ئەو چێشتخانەیە ناوی پارو ناوێکی شیا و زۆر جوانە بنمونە. لێرە مەبەست ئەوەیە کە ئەو کەسێک کە ناو هەڵەبژێرێ زۆر بە دەقیقی هەڵی بژێرێ و پێش ئەوەی بچێ لە بەڕێوەبەرایەتی پەیوەندیدار داوای ناوەکە بکات ئەکرێ لەگەڵ خزم و دۆست و خەوم و کەسوکارە ئەو پرسیارە بکە بڵێ بنمونە من بە تەمام شتیوا بکەم پێش ئەوەی بچێتە بواری ڕسمیات ئەو پرسیارە بکە ڕاپرسێکی ئاسایی لە خزم و قەوم و کەسوکار بکات بزان تا چ ڕادەیەک ئەو ناوە بەلایەنەوە پەسەندە لەبەرەوەی هەمومان ئێمە بەکاربەرین مستهلکین ئیتر خودی ئەو کەسەشە کە ئەبێتە خاوەن پرۆژەکە خۆی مستهلکە بەکاربەرە بۆیە لێرە سەرکەوتنی پرۆژەکە ڕبتی هەیە بەوەی کە ڕێی خەڵک چەند پۆزیتیڤە چەند ئیجابیە
لەسەر ئەو بابەتە و ئەبێتەوەی کە پرۆژەکە سەرکەوتوو بێت. وایە ئەگەر بوونکە زۆر ناوێکی غەریب و ناوێکی بیانی بوو لا سەرنجڕاکێش بێ سەرنجڕاکێشتری بکە بەڕاستی لە ڕووی با بڵێن ئابووریەوە ئەمە وایە زۆر دقیقە و زۆر وردە نمونەیەکێنمەوە بۆ بەڕێستان یەکێک لە هۆکارە زۆر کاریگەرەکان بۆ سەرکەوتنی دوکانێک بیرم نەماوە ناوەکەی چی بوو بەس لە ئەنتەرنێت هەبوو ئەوە بوو کە سپێڵی ناوەکە بە هەڵە نووسرا بوو ئیتر هەمیشە خەڵکە هاتشۆیەکرد بەو جادەیە بەوینە ڕۆشتن بۆیە ئەیانوت ئەم ناوە ئەو سپێڵە ئەو پیتە هەڵەیە بێت چاکی بکەیتەوە ئەیوت فەرمونی ئێوە بازاری خۆتان بکەن دوایەوە من چاکی ئەەکەمەوەکە دوای ماوەیەک دوای 15 ساڵ زیاتر چاوپێککەوتنی لەگەڵ ئاکرا ئەیانوت چەند جارێک ئێمە هاتوون بۆلات وتومانە وەکو ئیعلام وەکو تلڤیزیۆن وەکوین وتومانە ئاگەر لەوەی نەبێ ئەوە هەڵەیە و چاکی بکەرەوە وتی هۆکارە سەرکیەکەی سەرکەوتنی من ئەوە بوو وە سەرنجی خەڵکی ڕاکێشا بوو بە ئەنقەست من سپێڵی ناوی دوکانەکەم هەڵە نووسی بوو و ئەوە بوو بە کە سەرنجی خەڵک ڕابکێشە و بێن بۆ دوکانەکە شت بکڕن یعنی خودی ئەوەش هوەرێکە لە سەرنجی خەڵک ڕابکێشێ بۆ دوکانەکەی یاخود بۆ پرۆژەکەی مەبەستم نییەوە کە ئێمە ئێستا بچین بە هەڵە ناو دابنێن و شتیوانە مەبەستم ئەوەیە کە هوەرێکی جوان بووە کە شتێکی تایبەتمەند ئەوە کە جەنابتان فەرمووتان شتێکی شاز بێ شتێکی یعنی نەکرا بێ پێشتر ئەوەی کردبوو و بوو بە هۆکار بۆی سەرکەوتوو بوو لاهینەکە ئێستا ئەگەر سەیری بەنمونە دیسان جارێکی تر ئەو نەبێتە دیعایە بۆ وێبسایتی ئینیەکی دیاریکرا و ئەمەزۆن پێشتر بەنمونە باسی هین ئەکرا لەوێ کتێب وشتی وا ئەفرۆشرا ئیتر لێ وا بزانم ناوەکەی بۆکس یان شتێکی وا بوو ئۆنلاین بوو شتێکی وا بوو بەڵام دوایی کە بینی ئەتوانێت زیاتر لەوەی کە کتێب بفرۆشێ ناوەکەی کردە ناوێکی گشتگیر عام تەنها معنای کتێب نەدات بۆیە سەیری تایبەتمەندی پرۆژەکەی خۆمەکەم ئەگەر تایبەتە بە کشتتوکاڵی ئەتوانم بابەتی ناوێکی لەو بوارە نزیک هەڵبژێرم ئەگەر تایبەت بە پیشەسازی بەو شێوازە شتێکی تایبەتمەند بەو بوارە هەڵبژێرم مهم ئەوەیە کە بە زانستیانە تەعامل لەگەڵ بابەتەکەی بکەم و تەسەوڕەکەم ئێستا هۆکارێکی زۆر سەرەکیەوەکو جەنابیشتان باش ئەزانن بۆ سەرکەوتنی پرۆژەوەی کە ئەو ناوەی کە دائەنرێ ناوێکی سەرنجڕاکێش بێ و خەڵک بۆ خۆی ڕابکێشێ بۆ ئەوەی بتوانێت فرۆشی زیاتر بێت و سەرکەوتوتر بێ بەتەواش. دکتۆر باسێکی بکەین ئەگەر لای کۆمەڵگای خۆمان باس بکەین یعنی بینی هەندێک لەو ناوانە ئەگەڕێتەوە بۆ ماوەی ینی کەسێک بۆ سەردەمێکی تایبەت بەڵێ ینی ئەڵێ کەسێک وەستای کەباب بووە هەتا ئێستا چەند جیلێک بەدوایە بەس هەرە و ناوی باوکیان پێوەیە بۆ واشی کردووە لە ڕووی ئابوووریەوە فرۆشیارێکی باشیشی هەبوو و ئەم فرۆشیارە بە سوودی بە خۆشیان نیە چەندین کەسی کەش لەویا ئیشەکە ئەمانیش سوودیان لێبینیوە ئەمنا بۆ ماوەیەتا چەند کاریگەری هەیە لە ڕووی ئابوووریەوە خۆی ئەوەی ئەفەرموو جەنابتان زۆر ڕاست و دروست و زانستیە بەڕاستی یعنی بەشێک لە ئەو بابەتانی کە ینی ئەبێتەوە هۆی سەرکەوتنی پرۆژە یەکەم تۆ جەنابێت تەجروبە و ئەزمونت هەبێت قابلیەتی سێرچکردنت هەبێت لە ئینتەرنێت کتێبی زۆرت خوێندبێت یان ئەو وەکو میراتی بۆ کەسێک مابێتەوە ئەو بابەتە بەشێکە وەکو هۆکارێک لە هۆکارەکانی سەرکەوتن ئەوەی ئەفەرمووی جەنابەت کەبابی فلان کەبابخانەی فلان نازانم چی ئەوە وەستا فلان نازانم چی ئەمانە هەمووی ئەمێنێتەوە بۆ چەند پشتێک دوای خۆی بۆ ئەو کەسە دوای خۆی هەمان ناوە لەبەری ئەوەی من بچم سەرچ بکەم لە ئینتەرنێت بۆ ناوێکی دیاری کراوە چەند نزیکە لە پرۆژەکە چەند نزیکە لە تایبەتمەندیەکەون چەند سەرچم بۆ کردووە و لە ئەوروپا و لە ئاسیا و لە کوردستان و نازانم چێ و شتێکی جیاواز شتێکی سیر هەڵبژێرم نە ئەوە بۆ من ماوەتەوە لە باوکو ئەبوو ئەجداد بۆ ماوەتەوە بەناوبانگیش بووە بە تاکید هەر لەسەر ئەو ناوە ئەمێنم ئێستا بنمونە نامەوێت جارێکی تر دووارێکەمەوە لەبەرەوە بابەتەکە خۆی ئەبێ ناوی هەندێک مارکە و شتیوا بێنینە بە حکمەوەی کە من خانەقینیم کامیشتە ئەچم بۆ خانەقی لەوێ کەبابخانێکی تایبەت هەیە ناوێکی تایبەت هەیە نامەوێت بیکەم ناوێک ئەچن بۆ ئەو شوێنە لەبەر ئەوی زۆر بەناوبانگە لە خانەقین خەڵک ئەچن بۆ ئەو کەبابخانەیە معنەی ئەوەیە ئەوە ئێستا ئەو کەسە دڵنیا ئامادە نییە ئەو ناوە بگۆڕێ بۆ ناوێکی تر دوای باوکی دوای بنمونە باپیری بۆ لەبەرەوە ئەو ناوە ناسراوە بەناوبانگ دکتۆر با باسێکیەوە بکەین ئەمە وەکو ناوەکان چەند گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لای خۆمان بەدەر لە
ناوێکی کوردی ناوێکی بیانی دانێت ئیتر بە عەرەبی بێ کە بەداخەوە زۆر ئینگلیزی بێ یاخو بە هەر زمانێکە بێ بۆ شوێنەکەی ئیتر ئەمە وازانێت کەم ناوە ئینگلیزی دانا ئەم کوالەتێکی زۆر باشی هەیە شوێنەکەی زۆر ڕاقی و بۆرجوازی کەمەرجینیەوە بێ ئاەت ئەمە ڕێگەیەکی گونجاوە بۆ ئەوەی لە ڕووی ئابووری تۆ سوود ببینی یا خۆی ئێستا جەنابتان بە ڕەچاوکردنی خاڵێکی زۆر گرنگ ئێستا تۆ جەناب ئێستا ئەم دقا ئەتوانی لە سەرچێکی ئاسایی بزانیت چی ئەگوزارە لە ئەمریکا چی ئەگوزارە لە ئەوروپا ئەڵمانیا فەرەنسا ئیتالیا شوێنان لە ئاسیا لە یابان لە سینە هەموو شوێنێک بە چرکەیەک تۆ جەنابەت ڕێک ئێستا شوێنەکەت وەکو لۆکیشن جغرافی شوێنەکە لێرە ماوی بەڵام لە هەمان کات بە چرکەیەک ئەچی بۆ سین بە چرکەیەک ئەچی بۆ ئەمریکا بۆیە تەسەوڕەکەم ئێستا ئەو بابەتە کە زۆر باوە یعنی وەکو شتێکی سەرنجڕاکێش ئاساییە بەڵام ئێمە تا چەند بتوانین ئەو ناوە کە هەڵێ بژێنین بە ئینگلیزی معناکەی ئەگەر هەبێ لە زمانی شیرینی کوردی خۆمان ئەوە هەڵبژێرین جوانترە بە سپێڵەکەش کە ئەینووسین بە ئینگلیزی بێ بەڵام ناوەکە ناوی خۆمان بێ ئەوە جوانترە ئەو کاتە لەخوا بەزێر بێت کە کوردستانی خۆمان خی گەورە بیپارێزن ئینشاءڵڵا ناسراوە بە شوێنێکی گەشتیاری کە خەڵک دێن سەیری ناوەکە ئەکەن و بە ئینگلیزی نووسراوە بەڵام کە ئەی خوێنێتەوە سپێڵەکەی معنایەکی ئینگلیزی نادات نادات ئەوە سەرنجی خەڵک ڕاکێشە بەوە بێ لە خاوەن دوکانەکە بپرسێ ئەم ناوە چییە؟ پیتەکان ئینگلیزیین بەڵام ناوەکە ناوێکی کوردیە کوردستانیە بۆیە ئەوە سەرنجی خەڵک زیاتر ڕاکێشە جگەلەوەی کە حەقیقەتەن ناوەکانی خۆمان ناوێکی زۆر شیرین و جوانن و سەرنج ڕاکێشن وایە جا دکتۆر هەندێک لە کەسەکان داهێنەرانە لەگەڵ بابەتەکە مامەڵاکەن لە تەنش ناوەکەەوە ئەبینین بۆ منە ئەگەر کەبابخانەی ناوی کەبابخانەکان وسێ بە سەرپەرشتی وەستا فڵانی خەریکی لەژێر مینیوەڕۆژ نزیکە بینەوە بۆ نمونە بە دەست و پەنجەی وەستا فڵانی یاخود بۆ نمونە ئەگەر سوپەرمارکتە دروشمێک لە ژێریەوە نووسێ ئەم تەواوکەرانە تا چەند یارمەتیتەری بەهێز دەرکەوتن ناوەکە ئەمە ئەگەڕێتە بۆی کە ناوی یەک وشەیی ببورن زۆر کەم ماوە کە بەکار نەهێنرا بێت ئللا اللهم ئێستا بنمونە لەگەڵ برادرانێکێمە باسی دەستنیشانکردنی ناوی ڕێکخراوەکەین زیاتر یاخود مؤسسەیەک ئەگەڕن بۆ ناوی ڕەسەنی کوردی کە لەو ناوە ڕەسەنانە کەم بەکارهێنراوە لە پرۆژەکان و ڕێکخراوەکان بەڵام لە بواری بازرگانی لە بواری کشتتوکاڵی لە بواری دکتۆر فەرمو ئەو بۆ سپاس دەکەم لەو وارانە لەبەر ئەوەی ناوەکان وەکو یەک وشە زۆر بەکارهێنراوە ئیتر والەکە کە خاوەن پرۆژەکە پەنابەرێ بۆەوەی وشەیەکی دووەم تەواوکاری یەکەم بەکاربێنن ئەمە بێتە چیە بێتەوەی کە تەبان لە ناچاری هاتووە لە هەمان کات یەکێک لە شێوازە زانستیە پێشکەوتوەکانی ئەم سەردەما لەوانەیە دووشەیەک تەبان زانکان لەم بوارە پێشنیاری ئەوە ئەکەن یاخود ئامۆژگاری ئەوە دەن کە زیاتر خاوەن پرۆژاو بدە بۆ بەکارهێنان یەک وشە و معنایەکی زۆر نزیک بدا لە پرۆژەکەی بەڵام کە ئینسان ناچار بوو ناوەکان زۆر بەکارهێنرا بوون ئیتر ناچارە بێ ناوێکی تەواوکاری وشەیەکی دووەمی تەواوکاری وشەیەکەم بەکاربێنێ ئەوەش ئەبێتە بە تەسەوری من ئەبێتە شتێکی معنایەکی زیاتر بدات لەبەرەوە تۆ جەنابەت چەند وشەی زیاترت بەکارهێنا چەند نزیکترە بیتەوە لە وردەکاری پرۆژەکە و ئەمەش ئەبێتەوەی جارێکی تر ئەگەڕێمەوە بۆ اختصاسەکەی خۆم کە ئابووریە ئەوە ئەبێتەوە کاری سەرکەوتنی پرۆژەکە لە بواری ئابووری دکتۆر کاتەکەمان زۆر بەرەو کۆتایی ژەڕوات بەڵام حەزەکەم ئەمەم زۆر بە کوردی جواب بیتەوە مەسەلەی ناونێنان بۆ شوێنێک چەند گرنگە لای خۆمان شوێن کەلتورێکی جوانمان وەرگرتوواڵین لە شەقامی سالمی لە شەقامی پیرەمێردی بۆرم لە شەقامی مەولەوین ئەم شاعیرە گەورانەمان هێناوە بۆی کە هەمیشە لە یادمان بێ چەند گرنگاگەرێمە شوێنێکمان کردەوە پرۆژێکمانە بێ ناوی کەسایەتێک و ناوی کەسێک کە خزمەتی کرد بێ ناوی ئەوانی لێ بنێ من لەگەڵ ئەوەم ئەو ناوە بەرز و باڵانە بەڕاستی لەگەڵ ئاستی شیاو بەکاربێنێ هەر شوێنی شیاو خاوەن پرۆژە هەیە ئەڵێ من حەزەکەم لەو ناوە ئەوەش هەیە بەس ئەو ناوە گەورانە با لەگەڵ مؤسساتی گەورە بێ لەگەڵ ڕێکخراوی گەورە بێ لەگەڵ دوکان و شتیوە ئەکرێ و بۆ خودی خاوەن پرۆژەکەش بەژەوەندی زیاترەوە کە نزیک بێ لە اختصاسەکەیەوە یعنی ڕاست ناوی شیا و ناوی گەورەوە بەڕێزانە ئەو کەسانی کە بەناوبانگن لە هەر شوێنێکدا بنرێن جوان شوێنەکە جوانترە بنەوە بەڵام من تەسەوڕەکەم ئەش بێتە جێ پرسیار تەبان بەتاکی زۆر